بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين يا أرحم الراحمين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. سەلام و هێمنیەک، ڕەحمەت بارانێک کە دڵتان ئاو بخواتەوە بە ئاوی ئیمان، بە دەست نوێژ گرتن لە ئاوی کەوسەر ئینشاءالله، بەوەی کە هەر لە دونیا هەست بە ئیطمئنان و دامەزراوی و خۆشی و چێژە ئیمانیەکان لە زیکر و تاعەتەکانی خوایە بکەن یا رب العالمین. دڵتان خۆش بێت و هەمیشە ماڵتان پڕ لە ئاشتی و محەبەت و دوور لە بەڵاو مصیبەت بن یا ئەکرەم الئەکرەمین. هەمیشە سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. ئەمەوێت لەم ئەڵقانەیە کۆمەڵە ئەڵقەیەکی زۆر زۆر تایبەت هەندێک جار لە بەرنامەی شیرینچا بچینەوە سەری و بیکەین بە زنجیرە کە چۆن فەهم و تێگەیشتنمان لە خوا و لەو نامەخواییانە هەبێت کە ڕۆژانە پێمانەکات، چۆن حاڵی بین لە خوای گەورە، چکە کەلیماتی خوا و شەکانی خوا حکمت و داناییەکانی لەم گردونەیە بێ سنوور و بێ بنە. قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ولو جئنا بمثله مددا. هرچی دەریاکان هەیە لەم سەرەرزەیە، نەک هەر ئەمە، بە ملیۆنەها ملیۆن دەریا و زەریا گەورەکان دروست ببێت، هەمووی ببێتە مەرەکەب بە قەڵەمێکی قەدەری حکمت و داناییەکانی خوا و وتەکانی خوا بنووسێتەوە، تەواو نابێت. ئێمە تۆزێکی هەڵەگۆزین لە ناو بەرنامەی شیرینچا و حەڵقە بە حەڵقە پێشکەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویستیەکەی، حەڵقەیەکی زیکر و محەبەت و خۆشەویستی دروستەکەی. هەر لە سەرەتاوە نیەت بێنن کە خوایە بەشمان بدەی لەو حکمت و داناییەی کە لە حکمت تێ بکەی. تۆ لە ڕۆژانەی ژیانی خۆتا چەند گەشتێک کردووە، چەند سەفەرێک کردووە، بڵین بۆ ئێران، بۆ تورکیا، بۆ ئەوروپا. ئێستا تۆ گەنجێکی لە ئەوروپا سەیری ئەم بەرنامەیە ماکەی. ڕۆژانی شەممە و یەکشەممە بۆ کێو گەشتەکەیت. لای ئێمە ڕۆژانی پێنجشەممە و جومعە بۆ کێو ئەڕۆیت. گەشتەکانمان زۆرە لە ژیانمانە، بەس قورئان ئاماژە بە شتێکی ترەکات. وفي أنفسكم أفلا تبصرون. باشە ئێمە قەت بیرمان کردوتەوە لەوەی گەشتی ناو نەفسی خۆمان بکەین. خوای گەورە زۆر زۆر ئاماژەی وردمان بوەنێرێت کە ئێمە بچینەوە بە ناو نەفسی خۆمانە، گەشتێکی قوڵ لە نەفسمانە بکەین. ئێمە بۆ ئەمە هاتووین، سری ژیانی ئێمە ئەمەیە، لەمە تێبگەین. لەبەرەوە ئازیزانم، زۆر حەیفە ئەم گەشتە دەست پێ نەکەین، زۆر حەیفە حاڵی نەبوو بین لەم گەشتە. ئەزانن فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەم گەشتە و ئەم نامەخواییانە ئەکات و تێگەیشتن لە خوای گەورە. ئەو حەدیسە مەشهورەی کە حەزرەتی جوبرەئیل یەتە خزمەتی حەزرەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم پرسیاری سێشتی زۆر گرنگی لێکات، پرسیاری ئیمانی لێکات کە ئیمان بنچینەکەی و شەش پایەکەی ئامنت بالله وملائكته وكتبه ورسله وباليوم الآخر وبالقدر خيره وشره. پرسیاری ئیسلامی لێکات. ئیسلام چییە؟ ئەحکامەکانە لەگەڵ شایەتومانە کە نوێژ و ڕۆژوو، حەج و زەکاتە. اینجا پرسیاری چڵەپۆپەی ئەم دوانە و ئەوەی لەم دوانەوە پێگەیت کە بریتێ لە ئیحسان. ئێمە کەم جارەگەینە ئیحسان، کەم جارەگەینە ئەو قاعیدە نورانیە جوانانەی کە پێویستە ئێمە قسەی لەسەر بکەین. ئەوەی بۆ ئەم زنجیرەیە باسیەکەین و من سوودم لێبینیوە
طبعا وتاری یاخود کۆمەڵە زنجیرەیەکی وتارێکی مامۆسایەکی گەورە و وەفاهیم و تێگەیشتۆ بەڕاستی کەویش مامۆسا عەمەر خالیدە و ئەوەی کە زنجیرەکە زیاتر ڕۆش نەکاتەوە بۆ ئێمە و زیاتر لەم بابەتانەیە ئەبێ قوڵ بینەوە ئەوەیە کە دیراسەکەی ئێمە لێکۆڵینەوەکەی ئێمە لەم گەشتەیە ئازیزانم بۆی بگەینە ئیحسان. ئیحسان چییە؟ ئاخر پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پرسیارەکات یا پرسیاری لێکرێت لایەن جوبرەئیلەوە ئیحسان چییە؟ خۆ جوبرەئیل خۆی زانێ حەزرەتی جوبرەئیل ئەفەرمێ وا خواپەرستی ئەن تەعبوده الله وا بیپەرستی کەئەنەکە تەراه وەک ئەوەی کە خوا ببینی فإن لم تكن تراه فإنه يراك خۆ تۆ بینێت. لەم دوو جەمسەرە زۆر زۆر گرنگە تێبگەین. خوا ئەتبینێ ئاگای لێتە ئەزانێ لە داهاتوە چیت کردووە ئێستا چیەکەی ڕابردوو چیەکەی و داهاتوش چیەکەیت حاڵیە لەوەی کە چیەکات ئەزەلی و ئەبەدیە هەر بووە خۆی گەورە هەر بووەوە هەر ئەش بێت. ئەم دەسەڵاتە ئەبێ حکمت و وتەکانی و کەلیماتەکانی چۆن لی تێ بکەین. ئێمەی بەشەری نوقسانی بچووک دەرگای بۆ کردوینەتەوە خوا گەورە خۆی ڕێگەی پیشاندابین ئەو قاعیدە گەورە و ئەو بنچینە گەورەی کە ئێمە قسەی لەسەرەکەین بریتیە لەوەی کە وەختێ شایەتومان و ئیمان بەخوا و بە ڕۆژی دوایی و ئەم ئیمانە جوانەمان بۆ دروست بوو وەختێ نوێژ و ڕۆژ و حەج و زەکاتێکی باشمان هەبوو خێر و خێراتێکی چاکمان کرد ئەبێ بمانگەێنێ بە ئیحسان لە ئەزەمات و ناڕەحەتی و سەغڵەتیەکانی دنیا زۆر جار تەپ و تۆز بەسەر ئەم حاڵەتا دروسە بێ وەختێ خۆی گەورە فەرمێت وەنەحن ئەقڕەب ئیلەیه من حەبل الوەرید بەبێ تەشبیه و بەبێ تەجسیم بەبێ لێکدانەوەیە کە مرۆڤەکان تووشی هیلاک بوون و پەرتبوون ئەکات ئێمە لە ئێوە نزیکترین لەوەی کە ڕێکی بناگوێتان لە ئێوە نزیکە بۆی تێبگەین لە نزیکی خوا. ئازانم ئێمە چۆن هەست بەم نزیکێ بکەین. ئیحسان بە معنایەکی تر ئەگەر پێی بگەیت بریتیە لەوەی هەست بە خوا بکەیت. هەست بە بوونی خوا جیاوازە یعنی بەو معنایی ئەدیلەی وجودی خوا بەس هەست بە بوونی خوا بەو مانایی کە چەند نزیکە لێمان. ئەمە ئەو هەدەفە گەورەیە کە هەموو بەرنامەکانی ئێمە لە دەوری ئاسوورەتەوە ئینشاءالله بە تایبەتی شیرین چا و ئەم ئەڵقانە بە تایبەتتر کە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە و ناوینین بە مەجلیسەکانی زیکر چەند هەست بە سیکرەکەی کە کێو لەم بەرنامە ئاگری چەند ئەتەوێ زیکری خوای گەورە بکەیت و لێی نزیک بیتەوە. طبعا ئەو بنچینە گەورانی کە ئەمانەوە پێ بگین زۆر زۆرە بە ژمارەیەکیتان بۆ دیارەکەین بۆ ئەم ئەڵقانە چۆن بگەینە کە ترۆبک و ناوکرۆکی ئەم خاڵە و ئەم جەوهەری ئیحسانەیە کە ئێمە باسیەکەین کە هەستکردنە بەخوا بە ڕەب العالەمین ئەبێ لە ڕێی تەقواوە پێ بکەیت ئەبێ لەم ئەڵقانەیە ئێمە مانایەکی تر بۆ تەقوا بدۆزینەوە ڕێگەی ناسینی تەقوا و چێژبینین لە تەقوا و چوونە ناو تەقوا بزانین لە ڕێی تەقوا لە ڕێی پشت بەستن بەخوا تەوەکل عەلە الله ڕۆژانە ئێمە تەسبیحاتی حەسبونە الله ونعم الوەکیل تەوەکلنا عەلە الله بکەین چۆن تەوەکلمان بۆ دروستە بێت لە ڕێی یەقین بەوەی کە خوای گەورە هەرچیت بۆ بکە هەرچیت بۆ بێنێتە پێش ئەوە خێری تایە یەقین بەخوا تێبگەین لە یەقین یعنی چی یەقین و هەروەها ئەو ڕێگەیانەی کە صدق و ڕاستگۆیی لە خزمەت خوای گەورەیە و چۆن ئەخیر خاڵیان ئێمە بگەینە ئەوەی کە خوامان خۆش بێت طبعا پێش خۆشەویستی خوا خۆشەویستی خوا ئەخیر خاڵە کە تۆ پێگەی لە ڕێ ئەم پیلکانەیەوە ئەبێ بەندایەتێکی زۆر جوانی خوای گەورە بکەی سیقەت بە خوای گەورە هەبێت دڵنیابی لەوەی کە هەموو شتێ بەدەستی ئەوە و خێر و چاکەکانی تۆی ئەبێت ونحن أقرب إليه من حبل الوريد
ئێمە ئەم گەشتە بەم جۆرە دەست پێەکەین ئاسانم و ئەمانەوێت ئەم خاڵانە زۆر جوان شی بکەینەوە تێکەڵە بین لەگەڵ ئێوەی ئاز و خۆشەویستە بەو مانایەی کە ئێوەش مشارەکە لەگەڵ ئێمە بکەن بەشداریمان لەگەڵا بکەن وفي أنفسكم أفلا تبصرون ورن با ئەم گەشتە دەست پێ بکەین ئینشاءالله ئەم گەشتە گەشتێکی زۆر گەورە و چێژدارە خۆشەویستان زۆر گەورەیە مەصدەر و سەرچاوەکانی ئەم گەشتەی ئێمە یەکەم سەرچاوی زۆر گرنگمان قورئانی پیرۆزە بەس قورئان ئێمە نایین هەموو قورئان وەربگرین ئێمە بە دوای چیرۆکەکان ناگەڕین لە چیرۆکە قورئانیەکانەوە ئەم گەشتەی خۆمان دەست پێەکەین ئێمە لەم گەشتەمانە بە دوای تەفسیر قورئانە ناگەڕین بە دوای تەجوید و قراءەتی سەبعە و جوان خوێندنەوەی قورئان و حیفزی قورئانە ناگەڕین ئەوەی ئەمان گەێنێ بە ئیحسان بریتێ لەوەی کە لە ڕێگەی چیرۆکە قورئانیەکانەوە گەشتەکەمان بۆ نزیک بێتەوە دووهەم لە ڕێگەی سیرەتی مبارەکی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم و ژیانی ئەصحابەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ژیانی ئەولیا و خواناسە گەورەکان ئەم گەشتەمان زۆر بۆ نزیک کاتەوە سێهەم خاڵ کە زۆر گرنگە بریتێ لە ئەزمموی ئەزمونداران هەموو یەکێک لە ئێمە کۆمەڵی ئەزمموی هەیە ئەزمون زۆر مهمە تەجروبەی بەشەری زۆر مهمە بۆ کاتێ بۆ گەڕێتەوە لە تەجروبەکان ینی کە تۆ تەجروبەی یەکێکە بیسی بۆ تەئسیرە بیپی بۆ زۆر جار حەزمان لە حکایەتە لە چیرۆکە لە بەسەرهاتی خەڵکیە حتا ئەو بەسەرهاتانی نزیک بوونەوە لە مردن کە من زۆر گرنگی پێدەم و یەکێکە لە ئیشە گەورەکانی من کە پێی هەڵەسم و زۆر چێژی لێ ئەبینم و ئەزانم تەئکیدمەوەیشی ئەیبینێت ئەی بیستێت زۆر سوودی گەورەی لێ بینێ بۆ مهمە چکە ئەزمموی خەڵکە ئەزممونیش کاتی بۆ گەڕێنێتەوە یعنی تۆ گەشت دەکەی بە شتێکە کە هی تۆ نییە لە ماوەی چەند دقەیەکە پێتەگا کە ئەو ڕەنگە بە ساڵی پێگەشت بێت دووهەم ئەزممون بۆیە گرنگە چکە بەڕاستی ئەزممونەکان نامەی خوایە و ئەزمموی خەڵکە و تێتەگەیەنێ بە زووترین کات تێتەگەیەنێت و حاڵی تەکا لەو شتی کە ئەتەوێت کەواتە ئەزممونەکان خاڵی سێهەمە کە ئێمە زۆر گرنگی پێدەین و لەم باس و خواسانەمانە ئەچینە ناوی ئینشاءالله ئەزممونەکان ئەزمموی خەڵک ڕێگەمان بۆ کورتەکاتەوە و ڕێگەی تازەمان پیشانەدات زۆر جارێمە لە ڕێگەیەکە چەقە بەستی نازانین چی بکەین وازین هەر ئەم ڕێگەی ڕێخواناسیە وازین هەر لەگەڵ فلان کەس و فلان جەماعەت و فلان لایەنە نەبی ئیتر دین فەوتاوە و دین تیاچووە بەس ئەزمموی خەڵکی تر پێتەڵێ ڕێگەکانی خواناسی بە ژمارەی مەخلوقاتی خوا زۆرە ڕێگەکانی مەحەبەتی خوایی زۆر فراوانە وەرن سەیری ئەزمموی خەڵک بکەن لەبەرەوە دائیرەی ئیحسان دائیرەیەکی زۆر گەورە و فراوانە زۆر پڕ مەحەبەتە تسبيحات وصلوات هي هاي ما وصلنا خورا مزقو خدای من نبی جنام له مزقو تو خوشی و خدای خوان باش بو تسبيحاتك والله جاب من لبر خوات تسبيحاتك او خوش ذكرك خويا عمنا خوشي دي بين ما وصازاني شي كاو تسبيحاتك ام دل مرتاح او شو زوجوان يا اخو هالشيرني كما وصا الله يشتكي من بيرت شو انا مكردوا ما وصجان نقسمتها ما وصجان شي كي زيادة التسبيحات سبحان الله الحمد لله انا هم يعني كم جا يعني كزور مزقود وش ساعات زيادة من نسمة مزقود عم ساعات شو مزقود من هو أبو بكر سنة قرية كمان خو زين زون ذكر منه يك ساعات من هرتاق وبان يعني قرآن أخبرهم قربان أجر روجي نيكيت حسب شيء ما حسب نقصانك زولا كم يعني أجر نيوجي كي سنة من دبي بسيط اليرمو بقضاء أو سنة مؤكدة كان أو دوازة سنة كا كان لبي مسيان بنم زاني لشونا بنم تواني كم إلا بيبي يرمو صار يعني مرتعنين كان يكم شي يمكن بويك نرجع عبادته كان من روتين نبيت يعني هروا بيراهات بينو تشيجي لي ببينين كواش بلي احسان لا والله ابي زور هولي بين بخوا جان يا هولي شنيه فهر سن هول بيتو يسوون نصيحتي منك او لما برسيتو من بخما اسمو زياده نجا اسمنا ناخي او اشتخوش ساكو ان شاء الله ما من الموصل جان ئەزان خۆشەویستان ئینسان
کە مەژغوڵی پلەکانی ئیحسان بوو مواجهەی واقعەکات لە خەیاڵ دەرەچێت خوای گەورەش تەئیدی کەسانی ئەکات لەگەڵ واقعە ئەشی واقعی دینداریەکی ڕەسەنی پاک کە خوا ئێوێت نەک نەفسی خۆت ئێوێ نەک هەوا و ئارەزوەکان وەهمی خۆت ئێوێت زۆر جار ئێمە داوای تەئیدی خواییەکەین نازانین ئەو ڕێگەی گرتومانە ڕێگەی وەهمە خوا تەئیدی ئەو جۆرە ڕێگە ناکا بگەڕێ کام ڕێگەیەکە ئەتگەیەنێ بە خواناسیکی زۆر پاک و جوان صدق و ڕازگۆیی تیا دەسەکەوێت مەرج نییە جەماعەت و گروپ و طریقەت و ڕێگەیەک بێت مەرج نییە ئازانم زۆر جار کەسەکە خۆی ئەکرێ لە ناو ئەمانە هەموویان خەڵکی زۆر ڕازگۆ و زۆر چاکە بێت و ئەشکرێ بە تەنها خۆت ئەو ڕێگە بدۆزیتەوە و ئەشکرێ ئەم ڕێگەیە ڕێگەی ئیحسان تەوفیقاتێکی خوایی تەواو هەبێ بۆ کەسێک کە خۆی ڕاست بکە لەگەڵ خوایە ئەو کوتمان ڕێگەکانی خواناسی ڕێگەکانی گەیشتن بەخوا بە ژمارەی مەخلوقاتی خوا زۆرە با ڕێگە لە خەڵک تەست نەکەینەوە واتە هەرچی لەگەڵ من نەبوو مشریکە کافرە تێنەگەیشتووە ناحاڵیە بچووک بیرەکاتەوە وانە بە ئەزمون زۆر وردبی ئەگەیتە ئەوەی کە بە هیچ جۆرێ وانە ئازانم زۆر جارەوانەی کە خەڵوەتیان هەڵبژاردووە زۆر زانا زۆر پیاوی ڕەبانی ئەولیای خوا چۆ بۆ نمونە 40 شەو لە ئەشکەوتێکە خەڵوەتی کردووە لە خۆڕایی نەبووە میشانیان کردووە پرۆگرامێکی زۆر دقیق ورد بووە ئێستاش زۆر کەس کە تووشی زەحمەتەکانی ژیانە بێت مەعنا جوانەکانی تەقوا ئونست بەخوا نزیک بوونەوە لە خوا لەزەتی عیبادەت زۆر کاڵە بێتەوە تایە خۆی ئەزانێ پێویستی بەوەیە یەخۆ سنەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەوەیە کە تۆ اعتیکاف بکەی بە تایبەتی لە دەشەوی ئەخیر ڕەمەزانە ئەگەر ئەمەت بۆ نەگونجا لە مزگەوتە وەکو هەندێک لەو بانگخواز و کەسایەتی جیهانیە موسڵمانانی کە زۆر فاهیمن بەڕاستی ئەچن چیەکەن ئەچن 40 شەو 50 شەو 20 شەو 10 شەو بۆ نمونەشنەیەکێک لە غاباتەکان جارێ وڵاتەکەی خۆشیان لابژێرێ چێ سەفەرەکان نە بە بێ ماڵ بە بێ مناڵ حتا مۆبایل و شتیش دوورەخاتەوە لە خۆی دا ئەبڕێ بە تەواوەتی خەریکی زیکری خوا بێ دوایی یەتەوە شتێکی ترە شت تێ ئەگەیت شت حاڵیە بی ئەی ئەگەر تۆ هەموو ڕۆژێ ئەم خەڵۆتت لە خزمەتی خوایە هەبێ بە فکر و بە زیکر ئەمەت بۆ دروستە بێت زیکری خوا زۆر بکەی لەگەڵ خۆتە خەڵوەت و تەنهاییت لە خزمەت خوایە هەبێ خاڵی نەبیتەوە لەمە چونکە ئینسان کە خاڵی بوویەوە لەمە ئەم مەعانیانە ئەم ماناقوڵە جەوهەریانە کە ئێمە بە دوایە ئەگەڕین وەفی ئەنفوسیکم ئەفەلا توبصیرون بە دوایە ئەگەڕین کاڵە بێتەوە لە دەستی ونە بێت لە زەحمەتەکانی ناو ژیانە ئەها لە هیلاکێتەکانی ژیان و ڕاکردن و پەلەپەلکردن و ڕسق و بە دوای ڕسق و ڕۆزیە ئەم معنایانە ونە بێت ئەبێ زۆر زوو لەسەر بەرماڵەکەت بیان دۆزیتەوە بە دوایە نابگەڕێ ئەمە قسەیەکی هەروە هاکەزایی نییە شتێک نییە بیڕازێنمەوە بۆ تەلەڤیزیۆنەوە بۆ بەرنامەی شیرین چا لە پێش هەمووتانەوە بە خۆمەڵێن بەخوا هەموو ڕۆژێ ئەمەمان نەبێت کاڵە بینەوە ئەو پرسیارەتان لە خۆتان کردو بۆ چێژ لە نوێژەکانمان نابینین بۆ تەسبیحاتمان چێژی نییە حتا بۆ بەخشینەکەم کە ئەی بەخشم لە پێناوی خوا زۆرجار لەزەتی نییە چونکە هەڵی ناکێشین لە قاعیدە نورانیەکەی ئیحسان دووری خەینەوە لە ئیحسان جارۆیە بەخشینەکەم بۆی بە کەناڵەکان تەلەڤیزیۆنەکان بمبینە کە من ئەوە پارا بەخشم ئەمە ئیتر وردە کاڵە بێتەوە ئەی ناچێتە ئەو ناو ئەو جەوهرە جوانی کە پێوتری ئیحسان کە خوا ئەوێ لە ئێمە لە خۆی نزیک بینەوە بۆ ئەوی بکەین تۆ خۆت ئەزانی شتێ بۆ خوای بکەیت و شتێ بۆ خوای نەکەیت خوای گەورە تاقیمان نەکاتەوە وەختێک جوان تێگەیشتی لە مەقامەکانی ئیحسان لە نامە خواییەکان تێگەیشتی فەهمت بەخوا زۆر بوو حاڵی بوویت و ئەو تەوفیقیای چکە تەوفیقەوە نەبێ ناگەیتە ئەمە زۆر حەزت لە مناجاتی خوا بێت زۆر چێژ لە دوعا بینی هەموو ڕۆژێک حەزت لە ئیستیخارەیە پرس بە خوا بکەیت ئەچی بۆ بازاڕ هی بۆ ئەم بەرنامەیە
ئێسێمەم بەرنامەمان کردووە وڵی پێویستی بە ئیستیخارەی ئازانم خوا ڕازی ئەم شتانە من بڵێم دەبێت پرسی پێ بکەم ئەگەر ڕەزامەندی نوان دەبێت کاریگەری و تەسیری ئینشاء الله بەجێ هێڵێ بۆ خۆم بۆ ئێوە ئەگەر ڕەزامەندی نەنوێنێ آخر خۆ داوە و بانگەواز ئەم ئیشی کە ئێمە پێڵین بانگەواز یا پێوترێ ئەمە فلانە کەس داعیە من بەخۆم ناڵم داعی بانخواست بە هەرگیز کەلیمەیەکی زۆر قورسە مۆبەلغ زۆر قورسە بوترێ بە کەسێ مۆبەلغ مەلا ئیمام هەموو کەسێ هەڵگری نییە خۆ هەر بەوە نییە کە تۆج بۆ مێزەرە لەبەرکەی یاخود هەیئەتێ پۆشیت و یا لە بەردەم کامێرەیەکا و بنووسرێ بانکخواست فلانە کەس چکە بانکخوازی خزمەتکردنی دین میهنە نییە ئازانم میهنە نییە ڕیسالەتە پەیامە ئەگەر من زانیم ڕۆژە لە ڕۆژان خەڵک زۆر ئیسفادە لە قسەکانی من ناکە یا یەک کەس نەماوە گوێ بگرێ بۆ من یا تەسیری تێ بکە ڕەحمەتان لەبێ ئەگەر وابوو پێم بڵێن ئەزانی بۆ چووکە ئەمە ئیش نییە تا من وەکو ئیشێک لەسەر ئەمە معاشی وەرگرم و یا یارمەتیەک وەرگرم لە کەناڵەکەم کە کەناڵی پەیامە خزمەتێ بە من بکە کە من ئەم بەرنامەیە پێشکەشکەم ئەمە ئیش نییە ئەبێ بچم خەریکی تیجارەتێکی خۆم بم من میهنەیەکی خۆم هەیە لە خەسخانە دەوامەکەم معاشێکی باشی خۆم هەیە ئەمەیان ئیش نییە کە ئەیکەم نابێ ئیش بێت ئەمە ڕیسالەتە زانیم سوود ناگەێنم بە تۆ پێم بڵێ ڕەحمەتی خوا لێبێ لەبەرەوە بۆ هەموو کەسێک با وابین هەتا ئیمامێک لە مزگەوتەکەتانە کە زانیت زۆر سوود ناگەێنێ لە وتارەکانیا دڵ ڕقە بێ بە وتارەکەی شوبهە و گومانە زۆر بۆ دروسە بێت ئەوەنە باسی کافرکردنی ئەم و منافقکردنی ئەو مشریکردنی ئەوی کردووە هەست ناکەی گوێ لە وتارەگری چکە هەموو دەقائقێکی فقه ضرور نییە لە خوتبا باس بکرێت ئەوە هی بینی عولەما خۆیانە اختلافات و جیاوازیەکانی ناو زانا گەورەکانی ئومەتی ئیسلامی مەرج نییە بۆ خەڵک بیزانە من چ پێویستمە تۆ چ پێویستە مهمە تۆ عەقیدە و ئیمانێکی باشت هەبێت و لەزەت لە عیبادەت ببینی ئەوەی زۆر زۆر پێویستە بۆ ئیمانداران لەم سەردەمەیە ئەوەیە بە دوای ئیحسانە بگەڕێن بە دوای ئاهلی ئیحسانیشا بگەڕێن چکە نیانخەنە ناو ئەو وەزعەی کە ئێستا جیهانی ئیسلامی تێکەوتووە کە چێژ نابینی لە نوێژ و تاعات و عیبادەتەکانە جا هەر زیکرێکی خوا بە ئیحسانەوە بیکەی زۆر زۆر شیرینە ئازانم ئەستەغفر الله سبحان الله جزئێ لە قورئانی پیرۆزە خوێنی دەرسێکە خوێنی خزمەتی خەڵکیەکەکەی کردارێک عملێک ئازانم حتا ئیحسان چۆتە ناو دەقائقی ژیانی ئێمە وردەکاریەکانی ناو ژیانمان هەرە هەمووی بەس ئەبێ بیدۆزینەوە ئەبێ بۆی بگەڕی وەڵی زۆر حەیفە ئێمە لەم دنیا خوا ئەم عومرە جوانە ئەم ئیمانە بەرزە ئەم ئیسلامەتی پیاوین مەقامی ئیحسان لە دنیا نەدۆزینەوە چکە زۆر زۆر کەس ئەمرێ و هیچ هەر لێ حاڵی نەبوو ڕەنگە هەموو عمریشی نوێژی کردوێ حەیفە بەڕاستی حەیفە بۆەوەی چونکە بۆ خۆ تۆ بەوە نابی بە کافر کە مەقامی ئیحسان بەدینەکەی ئەی چیتە بەهەشت ئینشاء الله بەڵام ئەوە لێکیۆ کە لە بەهەشتی عیلیین و بەرزەکانە کە ئێمە لێرەوە ناتوانین وەسفی بکەین ئەوە لەکوێ لە هەر لە دنیا بچیتە ناو بەهەشت هەر لە دنیا ئەوەی ئەچێتە ناو مەقامەکانی ئیحسان خواناسی ڕاستەقینەی کردووە بەخوا لە دنیا هەموو ژیانی بەهەشت بووە ئەوەی مصیبەتی بەسەرایەت ئەزانن چێژی لێبینێ لە مصیبەتەکە ئەخر ئەمە لەکوێ لەگەڵ ئەوەی کاکەوێتە باوکە ڕۆ نەعوذ بالله کوفرەکە وش ینی ناشکریەکە بەرامبەر بەخوای گەورە لەبەرەوە ئیحسان و مەقامی ئیحسان بەناو جزئیات و هەموو وردەکاریەکانی ژیانی ئێمە ڕۆشتووە هەر لە مەسەلەیەکی تەلاقە کە قورئانە فەرمێ فەئیمساکم بمعروف ئەو تەسریح بإحسان ئەگەر ژنەکانتان واز لێهێنا تەقوای خوا پارێزن ئەگەر جیاژ بوونەوە لێیان ئیحسان بپارێزن ئاگاتان لێ بێ ئەو ئیحساسە ئیمانیە قوڵە بپارێزن کە سر و نهێنیەکانی یەک ناشرینیەکانی یەک بۆ خەڵک باس نەکەن کە بڵی جیابوومەتەوە لێ لە ڕقاشتی پێڵێم پێنج جار لە قورئانە کەلیمەی ئین الله يحب المحسنین هاتووە ئاەتەکان زۆر زۆرن لەباری ئیحسان ئازار ماوە سەوران مەقامێکی گەورە هەیە لە ئیسلامە زۆر جار زۆربەی خەڵک زۆربەی موسڵمانان فەرامۆشیەکەن یا بیریانەچی یا ڕۆژگار بیریانە باتەوە مشکلەکانی ڕۆژگار بیرە مصیبەت هێتە پێشەوە زۆر کاری تێکا بیریە باتەوە هیچ مەقامی ئیحسانە
ینی ئەو قڕب و نزیکی لە ئیحسانە دەستێکەوە ئینسان لە بۆ خۆی گەورە نزیکە بێتەوە لەخوا لە هیچ شوێنێکترا دەستی ناکەوێت چۆن ئێمە بگەینە مەقامی ئیحسان چۆن ئەم گەشتە بکەین مامۆستاگیان وەڵاهی گەشتی نەفس هەر خواگیان خۆی کە لە ئاەتەکە باسیەکە تەسەورەکەم ئینسان بەس ئەوەنە بتوانێت مەجالێکی کەم بیرکردنەوە بۆ خۆی تەرخانکە ئەو کەمە ئەزانی ئیمانی چەنە زیاکە ئیمانی وا زیاکە ینی ئەگاتە سەری سوڕێمێنێت لەوەی کە خواگیان چۆن ئەم ئینسانەی دروست کردووە و چۆن وای لێ کردووە کە جیاوازیشی هەبێت لەگەڵ بوونەوەرەکانی کەیە ئەگەر با بڵێن لە فسیۆلۆجیەوە بڵێن زۆر جیاواز نییە بەڵام جیاوازیکی تریاوە بەم ئینسانە ئەلەوە ئەبێت سەری سوڕ بمێنێ بۆچی ئەم و هەریانەوەرێکی کە هەمان دڵە هەمان دەمارە خوێنەشتە هەمووی وەکو یەک وایە بەڵام ئێمە باسی ئەوە بکەین کە چەندێک جەنجاڵە چەندێک سەرسوڕهێنەرە دروستکردنەکەی ئەوە نا ئەوەی کە ئەم ئینسانە بەس بیر لەوە بکاتەوە کە خوا بەم عەزەمەتە دروستی کردووە ئینسان زۆر گەورەیە دروستی کردو بڵێم مەخلوق ئەوەی کە ڕۆحی چۆتە زۆر گەورەیە کەچی بیر لەوە ناکاتەوە بۆچی خواگیان ئەمی جیا کردوتەوە لە بنەوەرەکانی کە بەس ئەوەنە بچێتە سەر ئەو خەتە تەسەورەکەم ئیسفادێکی زۆرەکە یاخو با بڵێم ئەگاتە نەتیجەیەک کە ئیتر خۆی بۆ دەرەکەوێت کە ئەم ئیشی چییە لەسەر ئەم زەویە ینی هەموو مسلمانێ ئەگەر بۆ شرکەیەکیش بووە یا بۆ زیاتر بۆ خەڵۆتی پێویستە ئەکید ماوەسە ئەکید من تەسەورەکەم لە خۆمان ڕوویاوە جەنجاڵی ژیان دەوروبەر و قەڵەباڵخی و ئەمانە فرسەت نایەن سەر بەرزکەیتەوە شوێنێکی کە ببینی عالەمێکی کە هەستکەی تۆ لەکوێیت ئەمانە فرسەتی نایە لەبەر قەڵەباڵخێکە زۆر کات ئیتر هەر شتێ پاڵنەر بوو بێ یەکێک لە پاڵنەرەکان ئەوەیە ماهێتی دنیا یان دنیا ئەمە چییە من ئەوە نە ئاوا بڕۆم لەگەڵیا بۆ نەچمە شوێنێکەوە ئیسراحەت کەم خەڵوەتەکە لەویا تۆ ئیتر هەستەکەی تێبگەی لە هەچی شتێک هەیە لە دەوروبەرێ ئەکید وایە مامۆسای بەڕێز ئەبێ ئینسان فرسەت بەخۆی بە ئەگەر تەنانەت کەمێکیش ڕوخسەت بخوازێ لە ئایلەکەی لە خێزانەکەی بڵێ کاکە کەمێک لە ئەو ژوورە تۆزێک ئەمەوێ بێدەنگێک پارێزنە تا ماوەیەک ئەوە پێویست چەند حیفە مامۆستا بورهان ئێمە لەم دنیا وەکو یەکێک لە خواناسانە فەرمێن بەهەشتێکی تایە کە بەهەشتی زیکر و نزیکی و قوربە لەخوا پێی نەزانین چەند حیفە بچینە قیامەت و ئەممان نەبوو بێت نوێژمان هەبووە عیبادەتمان هەبوو بەس قورب و نزیکەکەمان نەبووە هەستمان بە وجود و خۆشەویستی و نەگەیشتین بە محەبەتی خوا ینی حیف نییە ئەمە لە ژیانی ڕۆژانەمانە بەڕاستی بیری لێ نەکەینەوە کە بە مهمترین ئیشی نەزانین لە ژیانی ڕۆژانەمانە مامۆستاگیان ئەوە من تەسەورەکەم بۆچی بگەڕێتەوە توانای ئەو ئینسانە لە تێگەیشتن لە گەورەی خوا کە خوایە بەو گەورەی خۆی ئەمی ئاوا ینی وای لە تۆ کردووە کە تۆ چەنەها ئۆڤەری یاویتە تێ کە لە تۆ نزیکە کە ئاگای لێتە کە هەموو حاڵەتێکی ینی زۆربەی شتەکانی پێوتویت با بڵێن لەگەڵ تایە سەرڕێ ئەوە تۆ نەتوانی هەستکەی بە بوونی لە ژیانتا ئەمە زۆر قورسە بۆ ئینسان قورسەوە نەتیجەیەکی خراپی هەیە ئەکید مامۆسای بەرەز وایە ئەو کەسەی زیاد لە حەد زیاد لە حەد با بڵێم بە پێی پێویست دەرفەتێ بە خۆی بە بژی لەگەڵ ئەو ساتانەیە کە هەستکا خوای لەگەڵ خوا بژی زۆر ئیسفاداکە ڕۆحی زۆر ئیسراحەترە و زۆر جوانتر لە دنیاتیەگە و لە هەموو مەسائلەکان ڕوئەیەن لە دنیا بە خۆشی و بە ناخۆشی جوان تێگات یعنی کێشەی نابێت چونکە تێگا خواگیان چی داناوە چۆن شتەکان ئاەتە دەست ئەو لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەقامێکمان هەیە پێوترێ مەقامی ئیحسان کە مەقامی ئیمان مەقامی ئیسلام و مەقامی ئیحسان کە
حەزرەتی جوبرائیل بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسیاری لێکا ئەم مەقامە مەقامی ئیحسان چێژبینینە لە عیبادەت گەیشتنە بە مەقام بەرزەکان بە زیکر چۆن بگەینە ئەو مەقام بسم الله الرحمن الرحيم ما مصاجا حموشته لبداية بذكر تسبيحك هنا خوي قرفنا ألا بذكر الله تطمئن القلوب لرجعنتها للشوانها لكادي أو كتو ويستي لسربه إلا بذكر أتوان بش الإحسان هنا خوي قرفنا لكادي بلبونا سنة كاني بيش بياني يعني دواي بياني باشا يعني أواران يا عسران أوان حمي أجت مقامات إحسان كخوي قرب نسيب بك بس بشي بدلك يقيني باكو أجا خوي قستي لسربي بكيت تۆ چێژ لێ بینیوە لەو زیکرە الحمد لله زۆر سپاس بۆخوا نەکچێژ والله هەلا بۆ تڵمەی دلی خۆت بۆ ماڵ و مناڵێت تەنها مناڵەکان جوان فێرکردون کە چۆن لە کاتی ئەو خواردنەوە ئەبێ دانیشن باشە کە ئەو کاتانی کە ئەخەون ئەبێ زیکرەکان ئەوە کە بڵێ مناڵەکە منە بێبوون سێقولەکە بخوێنن یان تۆسێ دوعاەکی فێرم کردو ئەوەنش تا ئیشەڵا لەم بە چای خۆم بینم فێرم کردو احتیاجی زۆر ئیسفادەشمان لێ کردووە ئینسان تووشی زەرەرە بێت تووشی مشکلە بێت تووشی مصیبەتە بێت تووشی مردنە بێت ئایا ئەم عیبادەتانە و بە تایبەتی لە مەقامی ئیحسانە ئەم کێشانە و پێوانێت بۆ ڕێک ناکاتەوە وەختی ئینسانێک کە زۆر خواناسێکی باشە و عیبادەتی زۆر جوانی زیکری زۆر جوانی هەیە نزیک بوونەوە قوربی هەیە لە خزمەت خوایە مصیبەتەکان خەفیف و هێواش نابنەوە لەسەری ینی وای لێت یەکێک لە دۆستانی خوا فەرمێت من مصیبەت و خۆشیەکانی دنیا وکو یەکوایە لەبەرچاو قوربان جاو بس أو مصيبة بس استغفر الله استغفر الله واتوب اليه شي خميك هي او انسانك خمن بطاقه كسان بردوا لروي زرورة ولا حمر يكون مدلياتك وذكري خواك بتابد استغفر الله خواي قالهم الشحله قال سري حموش تزو احتياديه بتابد ذكري قالي يا واران والله تشيش وتامك يخوش او كسلي ناتو مشغول بدم إشوا بدم كاروا بدم روشتنو أو كتو هستي لسربه قد يعني باورك حمو ذكر كان كتو بتو بيانات بكلام مدة دقيقة أو كلبري بيان لبري نبي أوش كهج نازل أو ما سبحان الله وبحمده سبحان الله العظيم وزين لا تلازي خوي جرا وش دعاء كتشو لا خوي جرا شو بقيمته بەسەر هاتە چیرۆکێکرد نییە کە هی خۆتی کەسێکی ترکە لە بیرێ بێت کە زیکرەکان ینی لە مصیبەتێ لە بەڵایەک لای یاوە یان ئەو نزیکی لەخوا هەستی پێ کردووە کە شتێک هاتۆتە ڕێی هەستی پێ کردووە هەیە هەست ناکات کە ئەمە خوای هێنێتە ڕێی خۆش لایە با لەسەری ماریتیانە والله بە مەسایق بەسەرات نەوەڵا من خۆت دەزانی و خۆشمە خەڵکی بەلەکجار تەکیم لە 2 ساڵەوە بەر خوشێکی جوان وفاتی کرد ئەوەی کە من کە باوەڕکە ژیان مێتاڵ و یعنی لە ماڵ هەمومان بەچی ئەو خەم و خەفەتەڕۆی والله بەس بە زیکر مامۆسایگیان بە زیکر و قورئان هیچ تامي ذكر القرآن بجانت والنسرة وسامانت والله نا خواي يقول المال والبنون زينة الحياة الدنيا ويا مالنا حميك زينة الرباط اللي دواي شو ميدو أعمال صالحة أو كتو هستي لسبب إلا بذكر شي خميك هي شي ناخوشيك شي نارحتيك شي كوسبك يقول إلا بس بذكر الله أو شيء استغفر الله وتقول سبحان الله وبحمد سبحان الله العظيم وبحمده جار هەبووە ماوە سەبرهان تۆ هەستێ بە بێ کەسی خۆت کرد بێ بە تەنهایی بە بێتاقەتێکی قرس و دەرکیش بۆ کرد بێ کە ئەمە هی کەمی عیبادەت و کەمی نزیکیە لەخوا أكيد مامۆستا أكيد زۆر يعني إنسان جاری وا هەیە خەریکە با بڵێن شەقە بات هەر تەواو یعنی با بڵێن تەواو تینی بۆیەت کە بۆ بگەی بۆ ئاستە بۆ بگەی بۆ ئاستە کە ئەوە بێ ئاگا بێت ئینسان نەزانێت کە خوایشی ئاوای لەگەڵە ئەکید ئەوە ئینسانە بێ بگاتە ئەوەی کە پێی بزانێت کە پێیشی زانی ئیسراحەتەکەی و لەکوێ زۆر چاک تەسیری کردە سەرت دوای ئەوە هەستەکەی کە تۆ شتێک گەورە دەستکەوت کە پێزانی ئەوە شتێکی خۆشە بەس ئینسان ئەبێ وەکو جەناب فەرمووت خەڵوەتێک دابنێ شوێنێک دابنێ ئەجین ناڵن ئەو بگەیتە ئەو ئارەوەڵە زۆر جار کەسی وا هەبووە لە مصیبەتێکا پێگەیشتووە یعنی ئەو پێگەشتنی بە خزمەتخوا لە مصیبەتێکا دۆزیوتوی هەیە لە خۆشیەکە هەیە لە قورئانە هەیە لە زیکرا یعنی کەواتە هەموو لەحزەیەکی ئەم ژیانە خوا فرسەت ئەیا بە ئێمە کە لێی نزیک بینەوە جەنابەت هەرچەنەم باسە ڕەنگە زۆر حساس بێ باسکردنی بەڵام تۆ چ کاتێ هەستێ بەو
قرب و نزیکی و محەبەتی خوا کردووە مامۆستا؟ وڵای مامۆستا گیان ئەکید یەک حاڵەت هەیە کە هەستت پێ کرد کە خوا لە تۆ نزیکە ئیتر بڵم چیت لێت ئەگەر بڵم نەگریان فریاتەکەوێ ئەگە گریانەکەش بگاتە ئاستێک ئەکی دەوروبەر تۆزێ مەجال نایەن ئینسان پڕبا دەنگی خۆی هاوارکە بەڵام گریانێکی ئاواش هێشتا فریای ئینسان ناکەوێت کە خواجان لە کاتی تەنگانەیە چۆن پەنای بۆ بەرێت یعنی ئەو من وام لێ هاتووە یعنی تەنگانە ڕوئەیە لە هەموو ژیانی هەموو کەسێکا ڕوئەیە بەڵام کە زانیمە هەموو دەرگاکان داخراوە کاتێ زانیمە دەرگای ئەو کراوەتەوە ئەیتر ئەگەر لە خۆشییا بێ ئەگەر لە پەرۆشییا بێ من ئەو گەشتمەتەوە حاڵەتە لەگەڵ خوایەکە واد لێت تەسەور ناکەم بۆ هیچ بوونەوەرێکی تری سەر زەوی بە کامل دەسڵاتیەوە بتوانانی بگەیتە ڕوبعێکی ئەو هەستە کە بەرامبەر بەخوا ئەو هەستە بۆ دروستە بێ و هەستەکەی لەو کاتە تەنگانەیە بەس ئەو هەیە بەس ئەو ئەتوانی بەس ئەویش حەقە بەس ئەویش پاڵپشتە بەس ئەو مسەخەری هەموو بوونەوەرەکانی کەیە ئەیتر لەم کاتاکە تۆ گەشتە و نەتیجە هەموو شتەکانی کە بچووکە بێتەوە بەس خوا لای تۆ گەورەیە مامۆستا بەسەرهاتێکە گەربیرێ بێ هی خۆت هی کەسێکی ترکە بەڕاستی لە تەنگانەیەکی قورسا چۆن خوا فریای کەوتووە چۆن دەریهێناوە لەو ناڕەحەتیە بۆی زیاتر لێی نزیک بێت یعنی زۆر جار خوا مصیبەتەکانە نێرێ مشکلەکانە نێرێ بەس بۆی هەستی پێ بکەی کە چەند نزیکە لێت ونحن أقرب إليه من حبل الوريد يعني بەسەرهاتێکی واتەیە کە چۆن سوور زانی تا ئەمە خوا فریاد کەوت لەم مەسلەیە یا کەسێکی ترکە ئەمی بەسەرهات بێت مامۆستا گیان لە ڕاستیە هەبن بەسبوونی قەزەیەک لای تۆ کە ئیتر هیچ چارەسەرێک نییە من تەسەوڕەکەم من لەو سڕێیان تێناگەمەوە گەورەی خوا خۆی مەگەر یەکێک کە نازان بڵم چۆن تێبگەین لەوە سبحان الله خواجان هەتا تۆ نەیسەلمێنی لە ناختەوە بە یەقینەوە کە ئەو فریاد ڕەسە هەستەکەم نە ئەو خۆشەیە بۆ دڵن نە ئەو ڕزگاربوو نەژێتە ڕێگەت یعنی هەتاکو نەگەیتە یەقین لە ناخۆشترین حاڵەتە دڵت بچێ بۆ لای هەر کەسێ ئەگەر بە ڕێژەیەکی زۆر کەم لە پۆینتی شابێ هەستەکەم خوا نێت بە فریای تۆ وەکو پێویست بەڵام کە گەشتە ئەوەی کە کەس نییە هیچ دەسڵاتێک نییە تەنها خۆی فریادەکەوێت دڵنیام جواب تایاتەوە دڵنیام ئەوە لە ژیانی زۆربەی کەسە باشەکانە ئەگەر ئێمە چاوی گێڕین بە ژیانیانە زۆربەی حاڵەت ئاوا ڕوویاوە ئەبێ من لەو بەس لەوە تێناگەم خواجان ئیلا ئەبێ ئێمە بیسەلمێ وەکو مرۆڤ بیسەلمێنین کە تەنها ئەو ڕزگاربانەکە لە ئەو حاڵەتەیە ئەگەر بێت و کەمێکیش بڵێن فلانە کەس با بکە بە سەبەب تەنانەت ئەوەش بڵین لە خواگەن فلانم بۆ بکە بە سەبەب بەو حاڵەتە ئەگەر ئەوەش ئەبێ تۆ سڕەکە بیتە دەستخۆی کەوا بە چ شێوەیە کە ئەو پێی باشە نەک تۆ هەڵی بژێری ئەیتر من تەسەوڕەکەم خواجان بەس لە حاڵەتی سفر ئەمەل بە هەموو بوونەوەرەکانی کە ئەنجا فریای تۆکەوێت چونکە تۆ پاڵپشتێکی تەوا هەڵبژاردووە فریاشتەکەی و بە فریایکی معجیزەی یعنی فریاڕەزێک کە تەوەقوع ناکەی کە ئەو نە قورسە هیچ بەشەرێ هیچ توانایەکی کە ناتوانێت ئاوا فریاکەوێت ئەو فریاتەکەوێت سەرە سوڕەمێنێ لە فریاکەوتنەکە ینی زۆر جار ئەمە بێتە هۆی ناسین و خۆشویستنی زیاتری خۆی گەورەکەواتە ئەو قەدەرە بۆ ئەوەی لێ نزیک بێتەوە ئەکید خواجان کاتێککە تۆ چەند توانیت لە دەسەڵاتەکانی خوا دەرک بە گەورەی دەسەڵاتی خوا بکەی ئەوەنە زیاتر خوا ناسی عادەتەن هەروایە تەشبیه نەبێت هەر کەسێک بدوێنی کە پرسیارێکی لەکەی ئەو زانی پرسیارەتی لێکی ئەو هەر زانی ئاوا لەو بابەتە ئەنجا بۆ دەرەکەم کەسە پێیەتی بەس وەلیلای مەثەل الأعلا خواجانیش چی شتێک ئەتەوێت ینی بڵێ قورسە بەلاتەوە سیرێکی ئەو
سەیتەڕەی هەیە بەسەریا لەبەرەوە ئەنجا بۆ دەرەکەوێت گەورەی ئەو هێشتا هەر ناتوانین بگەیتە ئەوەی کە تێبگەی گەورەی چەندێک. الذين يتبعون القول فيتبعون أحسنه لناو همويا جوهر هر إحسان عزنم أحسن كما أحسن الله إليك تو چاکە بکە وەکو خوا چاکەی لەگەڵ تۆ کردووە یعنی بەرز بە هەمیشە بەرز بە لە مەقامی ئیحسان و لە بەرزەکانی ئیمان و دامەزراویە بە هەمیشە چێژ ببینە لە تەقوا لە عەمەلی باش لە کردەوەکان مەیکە بە ڕۆتین ئیحسان عکسی ڕۆتینە یعنی عیبادەتەکان هەموو شتێ بە تازەی بمێنێتەوە نەبێ بە ڕۆتین نەبێ بە شتێکی هاکەزایی ئەڵڵاهو ئەکبەر نوێژەکەم دابەسم خێرا یان ئاگام لە ناو نوێژەکەم نەمێنێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ ئێوە چاکەیەکەکەن لە 10 بۆ 700 بۆتانە نووسرێت یعنی هەیە 10 بۆ نووسرێ هەیە 15 هەیە 20 کێنەوانی 700 یا 7000 یا زۆر زیاتریان بۆ نووسرێ ئەوانن زۆر محسنن زۆر بە تازەیی لە مەقامی ئیحسانە هەمیشە ئەمێننەوە کۆن نابنتیایە. ئەم بابەتە ئازانم زۆر گرنگە و زۆر پێویستە ئێمە بزانین لەگەڵ کێیە ئیحسان و چاکاکەین ئەم قاعیدەی ئیحسان و ئەم ڕۆچوونە لەم بنچینە گەورەیە لە خزمەت خوایە ئەبێ بە ئیحسانەوە بژی لە ناو خەڵک و معاملەمانە بۆ خەڵک و هەروەها معاملەمان لەگەڵ نەفسی خۆمان ئەمانەمان بیر نەچێت و ئینشاءالله ئێمە لە تەواوی ئەم ئەڵقانەیە شتانێکی زۆر گرنگ باسەکەین. ڕەنگە ئەم ئەڵقەیە تۆزێک دڵی نەرم کردبین بۆ ئەوەی هەمومان خۆشەویستانم هەمومان هەر لە کاتی ئەم بەرنامە و لە کۆتایی ئەم بەرنامەیە چەند جوانە تەسبیحەکانی دەستان دەربێنن ئەگەر بە تەسبیحیش نەبێ بەو جیهازی کە بڵین تەسبیحاتی پێکەی بە پەنجەکانە بە چیەکەی بیکە با لەمە یەکەم ئەڵقەیە ئینشاءالله هەمومان بەیەکەوە 100 جار الحەمدوللا بکەین من دەست پێکەم و ئینشاءالله ئێوەی بەڕێز و خۆشەویستیش دەست پێ بکەن دوای مەخن ئەم 100 الحەمدوللا ئینشاءالله سوپاسی خوا لەسەر نیعمەتی ئیمان لەسەر نیعمەتی ئەوەی ژیانی پێیان کە ئێستا گوێ لەم بەرنامەیە بگرم ئەم بەرنامەیە ببینم شتێکم بیر بکەوێتەوە تۆزێ لەو ڕۆتینە دەرچین لەو ژیانەی کە هەمومان بەڕاستی زۆر جار ئەگەر ئەم مەقاماتی ئیحسانە نەبێت فریامان نەکەوێت ئەم چارەسەرە خواییە نەبێت ڕق ئەبین و ئەستورە بین لە گوناها ئەم دڵە زۆر پێویستی بە ئیحسانە زۆر پێویستی بە زیکری خوایە حەڵقەکانی زیکر ئێمە لەم ئەڵقانەیە ئینشاءالله کە ئەمە ئەڵقەی یەکەمە لە نامەخواییەکان یاخود تێگەیشتن لە خوای گەورە کە چۆن شتمان بۆ نێرێ چۆن حاڵیمانەکات چۆن من ئەم شەوڕین گەشتوم بەوەی کە ئەم زنجیرە ئەڵقەیە دابنێم پێویستی منە پێویستی ئێوەشە دەست پێکەم و ئینشاءالله کۆتایی بەرنامەکەیانی نازانم الحەمدولله 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 الحەمدولله